دوای بڕیارەکەی دادگا بە سەپاندنی 6 ساڵ زیندانی بەسەریاندا، 5 ڕۆژنامەنووس و چاڵاکی بادینان لە ڕۆژی سەپاندنی سزاکەوە مانیان لا خواردن و خواردنەوە گرتووە. پارێزەر و کەسوکاریشان دەڵێن کە بارودۆخی تەندروستیان باش نییە. پارێزەرێکی دۆسیەکە ئاماژە بە خاوی پرۆسەی ناردنەوەی دۆسیەی سزادراوان بۆ دادگای پێداچوونەوە دەکات و دەڵێت دوای بڕیارەکەی دادگای تاوان ئێمە تانەمان لا بڕیارەکەدا، بەڵام دوای 1 هەفتە ئینجا دۆسیەکە نێردراوەتەوە بۆ دادگای پێداچوونەوە. تا دوێنێش سزادراوانی بادینان 5 کەسەکە بەردەوام بووینە لە مانگرتن سەبارەت بە ئەو دۆسیی کە محکەمەی تەمیز داوای دۆسیەکەی کردبوو. ئەو بڕیارێکە لە 16 دوو بە سزادانیان بۆ ماوەی 6 ساڵ تا ئەو ڕۆژ دۆستەکە هەر لە قەلەمی محکەمەی جینایەتی دوی هەولێرە تا ئێستا نەگەیشتێتە دادگای تەمیز. 2000 ئەمە کاک شێروانمان بینی هینیانە بنکەی پۆلیسی خانەقا سەبارەت بەو دۆسی نوێی کە پەڕاونوێ لەسەری کراوەتەوە، ئەو سکاڵەیە کە ئاسایشی گشتی دەڵێن گوایە لە ڕۆژی دادگایکردنی 15 مانگ کاک شێروان سوکایەتی یان ناوزڕاندنی بە ئاسایش کردووە. طبعاً ئەستۆ ئەساسی نەبوو لەبەرەوەی خۆم لەناو پرۆسەکە بوو هەڵەکە بووم. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش دەڵێت چاودێری دۆخی دەستگیرکراوان دەکەین و بە دوواداچوون بۆ ئەو بەڵگانەی دادگا دەکەین کە لە سەپاندنی سزاکەدا پشتی پێبەستوون. بەداخەوە جارێکی تر سزادراوانی بادینان بانگشتی دادگا کرانەوە لەسەرەوەی کە بە جۆرێک لە جۆرەکان لە هۆڵی دادگا تشیریان بە ئاسایش کردبێ یا ناوزڕاندن بە جۆرێک لە جۆرەکان ناویان زڕاندبێ. من لێرەوەمەوێ بڵێم مەفروزە لیژنەی مافی مرۆڤ چاوێکی تیژ بێ لەسەرەوە کەیسانە کە ئەمە زوڵمێکە بۆ هەر تاکێکی هەرێمی کوردستان ئەنجام بدرێت کە بە زۆر بۆ نمونە کەسیان بۆ دروستکرێ بە زۆر ئەترافیان پێ بکرێ لەژێر ئازار و ئەشکەنجەدانادان بە هەندێک بابەت تابنێن کە ئەسڵەن دوورە لە واقعەوە. بۆیە ئێمە وەک لیژنەی مافی مرۆڤ بە دوواداچوون دەکەین لەسەر ناوەڕۆکی کەیسەکان لەسەر جۆری دادگایەکان ئایا تا چەندێک بە شەفافێت و بێلانانە بەڕێوە دەچێت. دۆسیەی دەستگیرکراوانی بادینان و سزادانی هەندێکیان کە سزاکەیان بە نادادپەروارانە لا قەڵەم دەدرێت، ناڕەزایەتی و نیگەرانی لەسەر ئاستی هەرێم و دەرەوەش دروست کردووە و ڕێکخراوەکانی مافی مرۆڤی هێناوەتە دەنگ. ئێستا هەموو چاوەکان لەسەر دادگای پێداچوونەوەن تا سزاکەی دادگای تاوانی دوی هەولێر هەڵبوەشێنێتەوە و ئەو چاڵاک و ڕۆژنامەنووسانە ئازاد بکات. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.